بەڵێ خۆشەویستان دیارە دەزانین لە دوێنێ و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوشدا شەپۆلێکی سارد و سەرما ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بە تایبەت ناوچە شاخاویەکان کە بەفرێکی زۆری لێباریوە ئەمە بۆتە هۆی کە لە هەندێک ناوچەدا ئاستەنگی بۆ هاتوچۆش دروست بێت لە هەمان کادا بینیمان کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بینیمان کە لە هەندێک شوێن و ناوچەدا بۆ هۆی ئەوەی کە ڕێگاکانی هاتوچۆ ببێتە هۆی کاوەی ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە هەر لەسەر ئەم بابەتە ئێمە هەوڵمان داوە تەوەری سەرەکی ئەمڕۆی بابەتەکەمان تایبەت بێت بەم پرسە من چەند میوانێکم دەبێت لەسەر ئەم بابەتە گفتوگویان لەگەڵدا دەکەم کە هەریەکە لە عەلی عەبدوڵڵا کە بەڕێزیان تەبێژی هاتوچۆی ڕاپەڕین و لە ڕانیەوە لەگەڵمان دەبن هەروەها عەقید بەختیار محەممەد کە بەڕێزیان و تەبێژی هاتوچۆی سلێمانین و ڕاستەوخۆ لە ستۆدیۆوە میوانمان دەبن و هەروەها نوخشە ناسیحی کە بەڕێزیان قایمقامی هەڵەبجەن و ڕاستەوخۆ لە بەڕێگەی هێڵی تەلەفونەوە لەگەڵمان دەبن هەروەها مقدم عەبدوڕەحمان سوڵتان کە بەڕێزیان بەڕێوەبەری هاتوچۆی چۆمان و لە چۆمانەوە لەگەڵمان دەبن من سەرەتا لە کاک بەختیارەوە دەست پێ دەکەم کاک بەختیار سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت بەپێی ئەو زانیاریانی کە تا ئێستا ئێوە لە بەردەستانان ئەو بابەتانی کە تایبەتە بە هاتوچۆ چ لە ڕووی پابندبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆ چ ڕووداوەکانی هاتوچۆ تا ئێستا چۆن بووە بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکانتان لە ڕاستیدا بە وەکو بەربەرەتیات توێی پارێزگای سلێمانی بەپی ئەو ڕێنمایانی کە کەشناسی هەرێم دەیخستە ڕوو و کە بەدواداچوونێکی وردمان دەکرد ڕۆژ بە ڕۆژ ئێمە پێشوەخت بەڕاستی وەکو هاتوچۆی سلێمانی پێشوەخت پلانێکمان بۆ بەسە داڕش بوورن هاتوچۆکانی ناو شار و ڕێگەوبانی دەرەوەی شار بەپی پلانێک و بەپی خشتێکی دیاریکرا و لە ئەرکەکانیان ئامادەباشی بۆ کرا هەماهەنگی و پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ سرجم هێزەکانی ئاسایشی ناوخۆ لانە پەیوەندیدارەکانی دەروی بازنەی هاتوچۆ و شارەوانی و ڕێگەوبان ئەو ئامێرانی کە پێویستن لە سڵنگ و کرێن و فلات و داتانەوەکانی هاتوچۆ ئامادەکراون لە دەواازەکانی شار بۆ حاڵەتی کتوپڕ دواتر وەکو میدیای هاتوچۆ وەکو ڕاگەیاندنی هاتوچۆ هەڵمەتێکی زۆر شڕمان کرد پێم وایە هاوڵاتانی بەڕێز و خۆشەویست شایەتی ئەو ڕاستیە دەدەن کە بە ئاگاهێنانێکمان کرد لەوەی کە پێشهاتەکان چۆن دەبن هەلومەرجەکان چۆن دەبن و پێویستە شۆفێر چی بکە ناوچە شاخەوەکان لە دیدی ئێمە ناوچێکی مەترسیدارن زیاترین بەستەڵەکی و گریمانەی پەکەوتن و ڕووداوی لەکەوێتەوە بۆیە زۆر لە ناوچە شاخاوەکان مەفرزەکانی هاتوچۆ بەداوای لێبوردنێکی زۆر بۆ هاوڵاتیانی بەڕێز و خۆشویست ئێمە نیەتمان نییە کە ئازادیەکان لە هاوڵاتیەکان زەوت بکەین یاخود ساتە خۆشکانیان لێ تێک بدەین بەڵام سەلامەتی ئەوان لە لای ئێمە پێشەنگە بۆیە بەر لەوەی کە تووشی پەککەوتن و گیر خواردن و ڕووداو ببن باش وایە ئێمە هەندێک چۆن کە مەترسیدارە هەمووینە هەندێک بەرەو ناوچە شاخاوەکان بەرەو دەباشان بەرەو گۆیژە ئەمانە مەترسیدارن بۆ نمونە لە ئێستادا مەفرزەکانمان بوونی هەیە بەڵام لە لای هەواری شارەوە ناوچەکە پێگەی جوغرافی تەختی هەیە لەوێ خەڵک دەتوانێت بەرەو تونێلی ئەزمەر بڕوات و ئەگەر بیوێ بەرەو سیتەک و دەروی شار بڕوە لە ئێستادا خۆشبەختانە بەرەو سنووری پێنجۆن ڕێگەکە کراوەتەوە گرفتێکی ئەوتۆی دەدانیە گەرچی دوێنێ دۆخەکە هەموار بوو لە ڕووی کەشوهاوە ئەم ئێوارێ هەمووان دەزانین کە کەشوها پلەکان زۆر بە شێوەیەکی ئەندازەیەکی بەرچاو دابەزی بۆیە شقامی بازنەی مەلیک مەحموودیش لە ڕاستیدا ئیتر شوێنێکی سەلامەت نەما بۆ شۆفێران بۆ ئێمە پێشوەخت لە ئێوارەوانێ بە چەندین شێواز و میکانیزم لە ڕێی ڕادیۆی ترافیک لە ڕێی پێی جوماڵپڕی هاتوچۆ لە ڕێ ئاگاداریانی کە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندن نێردرا لە ڕێ ئەو لێدوانانی کە پەخشمان کرد بۆ هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست کە هەوڵماندا ئەو مەسیجان پێبگەێنین کە شقامی بازنەی مەلیک مەحموود بە تایبەتی سەرپردەکان ناوچەیەکی مەترسیدارن بە حکمی بوونی بەستەڵەکی کەوا دەکات کە گریمانی ڕاگررتنی ئۆتۆمبیل قورس دەبێ خۆشببختانە زۆرینەی شۆفێران پابند بوون بەڵام بتێونێتوێت لە شارێکی ئاوە قەرەباڵغ بەبوونی 100,000 شۆفێر و ئۆتۆمبیل شۆفێر هەیە هەر ڕەنگە گوێنێت نەداتیان سەرکێشی دەکات بەداخەوە لە ناو شار ڕوویدا بەڵام ڕووداوەکانی ناو شار سروشتیان وا بوو زیانێکی کەمی هەبوو گیان لە دەزان و بریندار بوونی تێدا نەبوو سپاس بۆخوا بەڵام گەرچی ئێمە دڵمانژانەکە بە زیانێکی زۆر سادە و ساکاریش بۆ هاوڵاتی بۆیە کاو داوامان جارێکی تر لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەوەیەکە شەپۆلی یاخود دابەزینی پلەکانی گەرماوە ئەم شەپۆلی کە ڕووی کردو هەرێمی کوردستان کەشناسی پێمان دەڵێت تا کۆتایی هەفتە درێژە دەخایەنێ باش وایە سەبر و ئارامیمان هەبێ و بە ئاگا بین لەوەی کە تووشی ڕووداو نەبێت. باشە کاک بەختیار من دەمەوێت لەسەر بابەتی ئەوەی کە کۆنتاکت و پەیوەندیتان چێ لەگەڵ شارەوانی لە کاتی بوونی ئەم نەوع حاڵەتانە ئەم جۆرە حاڵەتانە دابەزینی پلەکانی گرما و نەهەمواری ڕێگاوبانەکان بۆ ئەوەی ئەوانیش لەگەڵتانە هەماهەنگ بن بۆ نمونە ڕشتنی خوێ لە کۆمەڵێک جادەکە
هاتوچۆی زۆر سەریکە لە هاتوچۆی لە ناو سلێمانی سروشتی کارکردن لە ناو ئیداری سلێمانی چ قایمقامێتی شاری سلێمانی بەڕێز سنتەری فریا گوزاری خێرایی بەڕێوەبەرایەتی شارستانی مەبەستمان دیفاع مەدەنیە ئەمانە کۆنتاکتێک وە ڕۆژانە تەنانتیان لەسەر ئاستی بەڕێوەبەرەکانی پارێزگاش بەڕاستی بەسەرپەرشی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی کۆنتاکتێکی ڕاستەوە خۆ هەیە بۆیە ئێمە لە ڕێی بەڕێزیانەوە ئەو ئاگاداری و ڕێنمایی و پلانانی کەدا دەڕێژێ شۆڕ دەکرێتەوە بۆ خوارەوە و ئێمە شکو میدیای وەکو ڕاگەاندنی هاتوچۆ میدیای هاتوچۆش پەخشی دەکەینەوەێ ئەوەندەی ئێمە بە ئاگابین شارەوانی سێمانی لەو شوێنانی کە پێویست بۆ کاریان کردووە گەرچی ئەوە کافی نییە بەڕاستی چونکە دەزانین کەشوهوا حکمی هەیە دەبێ زیاتر هیمەتمان بۆ بکەنەوە بە ڕێزانە مەسلەی خوێڕشتن وا دەکا کە بەستەڵێکی کەم دەبێتەوە لەسەر و شقامانە بەڵام لە کۆتاییشدا لە ڕاستیدا مەسلەی عقلگەرایی لە شۆفێریدا زۆر گرنگە دەبێت شۆفێر ینی ناسینێکی هەبێ بۆ خودی ئۆتۆمبیلەکەی بەدەر لەوەی کە پێویستە کارامایی هەبێ لە شۆفێریدا ینی هەندێک ئۆتۆمبیل هی ناوچەی بەڕاستی شاخاوی و بەستەڵکی بۆ ئەو نەکرابەوە ینی لە کۆمپانیای دروستکردنەوە کە دروستکراوە بۆ مەبەستە نەکراوە بۆ ناو شار کراوە بۆ هاتوچۆکردنی شوێنی سەرکارەکە توانە بەڵام تۆ فشاری بۆ بێنیت لە ناوچەیەکی شاخایی بە فرباریوە ئێپەکتەکەوێ تووشی ڕوودا و دەبی دواتر مەسلەی زیادکردنی مەسافی ئەمان زۆر گرنگە ینی ئەو ڕووداوانی کە لە ڕێی سوۆشال میدیاوە بینیمان بەتابەتی لەسەر پردەکان کە ئێمە پێشوەخت خۆشداریی زۆر وردماندا هی ئەو بوو کە مەسافی ئەمان نەئەپارێزرا و خێرایی هەبوو بۆیە سیستەمی برێکگرتن لێوەکو پێویست کاری خۆی ناکە با سیستەمەکە ABSیش بێت گەرچی سیستەمی ABS کۆرکراوی ئانتیلۆک برێک سیستەمات سیستەمی دش بە قفڵ بوون بەڵام دش بە قفڵبوونێکی سنووردار نەک تۆ سەر پردێک هەمووی بەستەڵکی بێت و هەر بە تەمابووی لە کوێ ویست ڕایگری لە ڕاستیدا عقڵگەرایی نیە لە شۆفێر دیارە کاک بختیار دەگەڕێمەوە وڵات لەسەرەوەی تا ئێستا ئامارەکانی ئەو ڕووداوانی هاتوچۆ کە ڕوویاندا و بینیمان ئەمشەو لەسەر پردی کۆبانێ لە سلێمانی چەند ڕووداوی لە دەرەوەی شاریش بە هەمان شێوە دەگەڕێمەوە وڵایەت بە شێوەیەکی گشتی باس لە ئامارەکان دەکەین بەڵام ئەگەر دوو میوانەکەی ترم یاخود بە شێوەیەکی گشتی میوانەکانی دیکەم ئامادە بن دەچمە لای کاک عەلی عەبدوڵڵا کە بەڕێزیان تەبێژی هاتوچۆی ڕاپەڕینن کاک عەلی سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بە شێوەیەکی گشتی لە دەوروبەری ڕاپەڕین بزانم کە ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی ڕێنمایەکانی هاتوچۆ لەوێ چۆن بوون هاوڵاتیان تا چەند پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بوون بەناوی خۆی گەورە خراتی میوانی بەڕێزەکە جارە لە سوودی هاتوچۆ ڕاپەڕین خۆشبەختانە سپاس بەخوا تا ئێستا هیچ ڕووداوێکی هاتوچۆ نەداوە لەمەوە 24 ساعتی ڕابردوودا ئەمیش دەگەڕێتەوە بۆ پابەندبوونی شوفێران بە شێوەیەکی گشتی بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ هەروە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاپەڕین وەک بەشی ڕاگەیاندنی پەیوەندیەکان خەت بووین و هۆشیاریماندا بۆ شوفێران ئاگادارمەکردوونەوە لە خراپی کەشوهەوا یاخود لە بەڕێوەدابەزین پلەکانی گەرمای کەشوهەوا شوفێرانمان ئاگادار کرد لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە وەها لە ڕێگای پێیجی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاپەڕینەوە هەمیشە ئەفسەر و کارمەندانیشمان لە ئەرکدا بوون لە بەتایبەتی لە شوێنە شاخاویەکان لە سنوێ و بنکانی کە هەمیشە بە شێوەیەکی گشتی بەفریان لێباریەوە ساردن ئەفسەر و کارمەندانمان لە ئەرکدا بوون بۆی شوفێران ئاگادارکردنەوە هۆشیاریمان داواتە شوفێران بۆی کە پابەندن بە یاسا و ڕێنمایەکانیان هەمیشە ئاگادارمان کردوونەوە وەک بەڕێز بەختیاری شارەتوێدا ئاگاداری سیستەمی برێکی ئۆتۆمبیلەکانیان بن و گرنگی زۆر بە سیستەمی برێک بدەن وەروەها مەسافەی ئەمانەوە کۆمەڵێک ڕێنمایەتیشمان کردوون بۆی کە هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕوونەدا خۆشبەختانەوە پەیوەندیشمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی کە بۆ نمونە شارەوانی یاخود بەرگری شارستانی هەمیشە پەیوەندیمان هەیە بۆی کە لە هەر حاڵەتێکدا ئەو شوێنانی کە ئەو شەقامانەی کە گیراون یاخود بەفری زۆر لێباریوە ئەوانە هەموو لایەنەکان لایەنە پەیوەنددارەکان بە شێوەیەکی گشتی سەرخەت بوون بۆی نێڵی هیچ شەقامێک ناو شاخاویەکان بگیرێن و هاتوچۆ تێدا پەک بکەوێت. باشە کاک عەلی دەمەوێت بزانم لە ئێستادا هەر بۆ بەرچاوڕۆنی ئەو هاوڵاتیانی کە ئێستا بینەری بەرنامەکەن دەمەوێت بزانم ئێستادا چ ڕێگایەکی تایبەت کە مەترسیدار بێت بۆ ئەم کەشوهای ئێستا لە دەوروبەری ڕاپەڕین داخراوە و ڕێگە بە هاوڵاتیان نادرێت هاتوچۆی تێدا بکەن. تا بەشی بەڕێوەبەرەتی هاتوچۆی پشدەر
لە سنووری چێلێ و ئەو ناوچانە یارە و لای هەڵشە و لای هێرۆ شەقامەکان بە شێوەیەکی گشتی بەفرێکی زۆری لێباریواوە هاوڵاتیانمان ئاگادار کردوتەوە نەسن ئەو شوێنە سەردانی ئەم شوێنانە نەکەن بۆ نمونە لای چێلێ یاخۆت پشتی هەڵشە و شەقامانە لای هەڵشە و لای هێرۆ لەبەرەوەی بەفرێکی زۆری لێباریوە ئەگەر بکرێ ئێمە پێمان گوتون هەر نەچن وەگە سەردانی بۆ شوێنانشیان کرد ئەو ڕێنمانی کە بڵاومان کردەوە یاخۆ ڕێنمایی لە ڕێی کەناڵ ڕاگەیاندەکان وەگەدارمان کردوون ئەو ڕێنمانە جێبەجێکەن. باشە کاکعلی دەگەڕێبەوە لا دواتر بەڵام ئێستا دەچمە لای مقدم عبدوڕحمان سڵتان کە بەڕێزیان بەڕێبەری هاتوچۆی چۆمانن کاک عبدوڕحمان سپاس بۆ ئامادەبوونت دەمێ بزانم ئامادەکاریەکانی ئێوە بە شێوەیەکی گشتی بۆ دابەزینی ئەم پلەی گەرمی و نزمبوونەوەی پلەکانی گەرمەوە و ئەم شەپۆلی سەرمایە چی بوو تا ئێستا لەو ناوچەیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ گوێگران بە خێراتنیمی وانە بە ڕێزەکانتان دەکەم. هەروەک دەزانن ئێمە لە سنووری قەزای چۆمان هەڵکەوتەی جوگرافی باڵەکایەتی بەگشتی کە دەکەوێتە سنووری ئێمە ناوچەیەکی شاخاویە و لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە بەمەش لە زستاناندا کەش و هەوایەکی سارد و بەفراوی هەیە. بۆ ئەمە بەستە ئێمە ساڵانە لەو وەرزەدا ئامادەکاری خۆمان دەکەین تیمەکانمان ئامادە دەکەین لە حاڵەتی ئامادە باشیدا دەبین بۆ ئەوەی هەر حاڵەتێکی بەفربانی یاخود ڕێگابەستن کە دروست دەبێت بە زووترین کات پێڕا بگەین مەفرەزەکانمان بە شێوەی جێگیر هەیە و مەفرەزەی گەڕۆشیشمان هەیە کە چاودێری ڕێگاکان دەکات. باشە ئاستەنگەکانی هاتوچۆ لەسەر ڕێگەی هەڵمتن چی بوو کە لە ئێستادا زۆر باسی لێەوە دەکرێت کا ڕەنگە ڕێگایکی مەترسیدار بێت یاخۆت گونجاو نەبێ بۆ هاتوچۆ؟ هەروەک خۆتان دەزانن ڕێگەی هەمڵتۆن بە سنووری ئێمەدا تێپەر دەبێت بەمەش سنووری نێودەوڵەتی حاجومەران کە مەرزێکی نێودەوڵەتیە لە نێوان کوردستان و وڵاتی ئێراندا بەو ناوچەیەدا تێپەر دەبێت و ناحیە حاجومەرانمان هەیە کە یەک لە ناوچە هەرە ساردەکانی کوردستان ئەژمار دەکرێت ڕێگاکە بەو شوێنەدا تێپەر دەبێت بەمەش لە کاتی بەفربارین و بەستەڵەکدا ئاستەنگ لەو ڕێگایە دروست دەبێت لەبەر زۆری هەمووشۆی بازرگانی و هەروەها هاتموشۆی گەشتیاران کە سەردانی وڵاتی ئێران دەکەن یاخود سەردانی کوردستان دەکەن بە پێچەوانەوە و ناوچەکەمان باسمان کرد ناوچەیەکی شاخاویە بۆیە ڕێگاکانمان لە قەتپاڵی شاخەکانن بەمەش پێچی تێدا دروست دەبێت لە هەندێک ناوچە لەبەر بەرزی شاخەکان ڕێگاکان بە ئەستەم تیشکی خۆریان بەردەکەوێت و لە شێوەی نزار دەرەکەون بۆیە لە ناوچەی ئێمە بەدائیمی بەستەڵک ئەبێت لە کاتی بەفربارینە کەمتر ئەتوێتەوە بەمەش ئاستەنگەکانی هاتوچۆ زیاترە بن خۆتان ئەزانن بەهۆی بەفر و بەستەڵک لێخوڕینی ئۆتۆمبیل یاخود شۆفێریکردن ئەستەمترە بۆیە ئێمە هەموو کات ئامادەکاریمان کردووە و ئێستاش ئامادەکاریمان هەیە مەفرەزەیەکمان لە ڕێگەی حاجومەران هەیە بۆ ڕێنماییدان بە شۆفێران و هەروەها تەنها ڕێگە بۆ ئۆتۆمبیلانە دەدرێت کە بەرزن واتە دەبڵ ئەکسلن دەبێت زنجیرەکانی شیان ببەستن چکە هەندێک جار لە ڕێگەی حاجومەران لە شاخەکان کڕێوە دەکات بەهۆی بایەوە بەفرەکە لە سیاکان دێنێتە خوار و ناو دۆڵەکان کە جادەکان لەوێن بەمەش بەفرێکی زۆر لە جادەکان کۆ دەبێتەوە خۆشببختانە لەگەڵ تیمەکانی بەفڕاماڵینە هاوکاریەکی باشمان هەیە بە بەردەوامی مەفرەزەیەکمان هاوکاری ئەوانەکە بۆ ڕێنەگرتن لەوان تاکو و بەفرەکە خاوێن دەکەنەوە یاخود خوێ لە ڕێگاکان دەدەن بۆیە بەردەوام ئەو حاڵەتانە لە سنووری ئێمە دروست دەبێت. باشە باست لە بوونی گەشتیار کرد لەو ناوچەیە کە بە حکمیەوەی ناوچەکەی ئێوە هاو سنوورە لەگەڵ وڵاتی ئێران تا دەمێ بزانم ئاستەنگی یاخۆت هیچ گەشتیارێکە بۆ کە ڕێگەی لێ بگیرێ بچێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بۆ ناوچەکەی خۆیان بە پێچەوانەوە بینیمان کە چەند کەسێکە بوون لە ناوچە شاخاویەکان لە ناوچە جیاوازەکان گیریان خوارد بوو ئەم حاڵەتە لە چۆمان ڕووی داوە؟ تاکو ئێستا لەو دوو ڕۆژەی ڕابردوو لە ئەم ڕۆژەوە هیچ حاڵەتێکی وا دروست نەبووە ئاستەنجی کەم هاتوونە پێش بە ماوەیەکی کاتی چەند خولەکێک یان ئەوە چارەسەر کراوە لەلایەن تیمەکانمان بە هاوبەشی لەگەڵ تیمە ئەمنیەکان و
ئەو تیمەی بە فڕاماڵین کە بەردەوام 24 ساعت لە ڕێگەی حاجۆمەران کار دەکات خۆتان دەزان بەهۆی ئەو شەپۆلە بەرزەی هات ئەو ناوچەی گرتەوە لە ڕووی بازرگانیەوە بازرگانی لە سنووری نێودەوڵەتی حاجۆمەران وەستاوە بەمەش بار هەڵگرەکان و کامیۆنەکان لەو دوو ڕۆژە هاتوچۆیان نەکردووە ئەرکەکانمان ئاسانتر بووە چکە ئەوانیش زیاتر دەبنە هۆی ڕێژیران و قەڵەباڵغی دروستکردن بەڵام لە ڕووی گەشتیاریەوە گەشتیاری جا ئەوانەی بەسەردان دێن یاخود بۆ گەشتەسن یان بە نەخۆشی یان قوتابین لە دەرەوەی وڵات هاتوچێ ئێرانەکەن یان لە ئێرانەوە بە هەر هۆکارێک دێن ئەو ڕێگای 24 کاتژمێر کراوەیە تا ئێستا هیچ هۆکارێک هیچ کاتێک ڕیان لێ نەژیراوە هیچ کەسێک نەماوەتەوە و ئێمە تیمەکانمان بڵاون و تەلەفۆنەکانمان بڵاو کردوونەوە لە هەر شوێنەکە و نیشتیمانیەک ژیری خوارد ئاگادارمان بکاتەوە بە زووترین کات بەهانایانەوە دەچین و دەمەوێت لێرەوە باسی ئەوەش بکەم ناوچەی چۆمان ناوچەیەکی جوان و شاخاوی و دڵڕفێنە تایبەت لە زستاناندا بەهۆی زۆری بەفربارینەوە بەڵام ئەوەی ئێمە دراسەمان کردووە چاودێریمان کردووە ئەو ساڵ کەمتر گەشتیار هاتوچۆیان کردووە گەشتیاری ناوخۆ بۆ دیاردیمەنەکانی ناوچەکەمان بەهۆی ئەوەی شەپۆلی بارانبارینەکە ئەم جارە هەموو کوردستانی گرتەوە لە هەموو شوێنێک بەفرهەیە باشە دەگەڕێمەوە لە دوایی کاک عەبدوڕەحمان بەڵام لێسادا پرسیارێکی دیکە ڕاستی کاک بەختیارەکەم کاک بەختیار تۆ داوای لێبوردنەکەین کە تەندروستیش باش نەبوو بەڵام داواکەی ئێمە ڕەت نەکردەوە دەمەوێت بزانم کە تا ئێستا کۆی ئەو ئامارانەی کە بەهۆی ئەم کەشوهەوایەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوویانداوە خۆیان لە چەندێکدا دەبینەوە قوربانیەکان چەندێک بوون گیانی قوربانی گیانی بەدواوە بۆیان تەنها قوربانیەکان مادی بوون بەڵێ بەداخۆ لە دوێنێدا زیاترین ڕووداوی هاتوچۆی کە قورس و مەرگدار بوو لە سنووری ڕێگەوانی دەرەوەی شار لە سنووری ڕێگەوانی دوکان لە ڕاستیدا ڕووداوی هاتوچۆی وەرگەڕانمان هەبوو دوو ڕووداوی وەرگەڕانمان هەبوو دانەیەکیان تەنها برینداری تێدا بووە و دانەیەکی تریشیان لە ڕاستیدا هەم بریندار و هەم گیان لە دەستزانی تیا بوو بەداخەوە دوێنێ لە ئەو ئامارانی کە لە ڕێی نەخۆشخانەوە دەستمان کەوتەوە 4 کەس لە ڕووداوە گیانی لە دەستداوە و دوو کەس لە هەمان ئۆتۆمبیل جارێکی تر یاخود ئەو ئۆتۆمبیلی کە تەنیشتیشی بووە لە ڕاستیدا دوو بریندار بوونی لێکەوت بووانێ ڕووداوی ترمان بووە لە ناو شار بۆ نمونە شقامی بازنەی مەلیک محمود هەمان بوو لە ڕێی سوۆشیال میدیاشەوە نمایش کرا بەڵام حەزەکەم ڕوونکردنەوەی بدەم بۆ بینەری بەڕێز ینی بۆ نمونە کاتێکە لایەنەکانی هاتوچۆ دەڵێ ئەمەندەمان ڕوودا هەبووە و ئاماژە بە شوێنەکان دەدا ممکنە لە زیهنی بینەری بەڕێز بڵێ من لە فلانە شوێن ڕووداوێکم بین و ئەی بۆ ئەوەی تیانە حەزەکەم ڕوونکردنەوەیەک بن هەمیشە ئامارەکان لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت بەو شێوازەیە ئەو ڕووداوانە تۆمارەکرێن کە بە شێوازێکی ڕسمی لایانی پەیوەندیداری لێ بە ئاگاهێنرێت ئەو ئامارانە بە ئامارێکی ئەژمارکرا و لە قەڵم دەدرانی وەکو مەبەستم لە قسەکەمەوەی لە هاتوچۆدا ئێمە ڕووداوانە وەکو ژمارە و کوردەکاری دەدەین کە لایانی هاتوچۆی لێ ئاگادار کراوە کەشف و هێڵکاری ئەفسەرانی هاتوچۆی لەکراوە ئێمە کوی ئەو ڕووداوانی کە ئاماژەی پێ دەدەین بە ئاگاین لەوەین لە چۆ ڕوویداوە مۆدلی ئۆتۆمبیلەکان تەنانەت ژمارەکانیان ڕەنگەکانیان شۆفێرەکانیان ناویان چییە خەڵکی کوێن چەند بریندار بووە چەند گیان لە دەستدان ناوی ئەوانی گیانیان لە دەستداوانی کە بریندارانی بەوردەکارێکی زۆر لەمانە بەڵام کاتێکە ڕووداوێک بۆ نمونە ڕووداوانی کە لەسەر شقامی بازنەی مەلیک محمود دیێنە ڕوویان داوە ڕووداوێکی بەپەلە دەبێت یەکسەر شۆفێرەکان لە بینی خۆیانە پێک دێن دەبینن زیانەکان کەم و ئەوەندە نیەشانیەوە لە بینی خوان لێخۆشبوونێک لە نێوان خوانە دروستەکەن و ئیدی شوێنی ڕووداوەکە بەجێ دێڵن لە دیدی لە ناو سوۆشیال میدیا و لە ناو خەڵکدا دەڵێ ئەی بۆ باسی ئەم ڕووداوە نەکراوە خۆی ئەم ڕووداوەیە شۆفێران خۆیان ئامادە نەبوون کە هاتوچۆ بێکە شوێڵکاریان بۆ بکە ئازاری چۆنە زۆر شۆفێرەیە تااقەتی ئەوەی نییە بچێتە بنکەیەکی پۆلیس و دادگا و مەلەفی بۆ بکرێتەوە ئیفادە بداتەوەمانە بینە بەگلایی تێکلایەتێکی شکاوە دەست بەجێ لە بینی خوانە ینی لێخۆشبوونێک دروست دەبێ وڵای خۆ حافیز وڵای خۆ حافیز ئێخۆ کە هاتوچۆ نێت کە شوێڵکاری بۆ بکە ئەم زانیاریانە تۆمار نەکات چ جۆرە مۆدلێک بۆ چ ئۆتۆمبیلێک بۆ ژمارەکەی پارێزگاکەی نای ینی ئەمانە لە کاتی کە شوێڵکاری وەکو ژمارەیەکی وردەبێ هەمان ئەو ڕووداوانە نەگەر لە بابەتەکە دەرنەشم بۆ نمونە بەرگری شارستانی کە دەڵێ ئەمەندە ڕووداوی ئاگرکەوتنەوە بوو ئەی خۆ ڕووداوی تر بووە بەڵام
بەرگری شارستانی ممکنە لی بە ئاگانە هێنرابێ نەهاتون بیکوژێنەوە بووی لەلای ئەوان تۆمارکراو نییە ممکن ئاگرێکی بەسییت بوو بێ و خەڵک خۆی چارەسەری کردوێ ڕووداوەکانیش بەمان باشە هەمان ئەو پرسیاری کە ئاڕاستی کاک عەبدوڕەحمانم کرد سەبارەت بەوەی کە هیچ کەسێکە بۆ بۆی ئەم شپۆلی بفرەوە لە ناوچە شاخاویەکان بۆ بێ یاخو ناوچەیەکی دوورە دەست بۆ بێ ڕێگەی لێگیرا بێت شەوی ڕابردوو نابەست پێشووتر لە ڕاستیدا ئەو حاڵەتە ڕوویدا زیاد لە حاڵەتێ دوو بۆ سێ حاڵەت ڕوویدا بەڵام بەرگری شارستانی و هاتوچۆی سلێمانی و شارەوانی و بەڕێوەبەرایەتی ڕێگەوبان و کۆی هێزەکانی ئاسایشیان خۆ لە ڕاستیدا لە حاڵەتی ئامادە باشیا بوون ئەمە مانای ئەوە نی ینی بە مەبەستی ناوهێنان نایڵین بەڵام بۆکو حقیقەتێک بۆ بینێری بەڕێز بەستەر پەرشتی هەم بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی و هەم ئەو بەڕێزانی کە بەڕێوەبەرن لە بەرگری شارستانی و لایەنەکانی تر ڕاستە خۆ لە شوێنی ڕووداوەکەم پێم وایە بینەرانی بەڕێزی ڕەنگە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوەیان بینی بێت دەست بەجێ گەشتونێتە شوێنی ڕووداوەکە بۆ ئامێرانی کە لە متەوەفیرە لە بەردەستی هاتوچۆدا توانیومانە لەگەڵ بەرگری شارستانی ئەو گیر خواردوانە ڕزگار بکەین و کەس لە دۆخێکی مەترسیداریان تووشی هیچ زیانێکی مادی و جەستەیی نەبوو سپاس بۆخواوە هاوڵاتیانی شاری سێمایش پێم وایە شاتی ئەو ڕاستیە دەدەن بەڵێ کاک بەختیار ئەماندوو نەبن دیارە ئێوەش ئەرکەکانتان بە بەردەوامی لە برچاوایە کە ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان لە کاتە نەخوازراوەکاندا یاخود ئەو حاڵەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بە بەردەوامی ڕێنماییان پێدەدەن دەگەڕێمە وڵات بەڵام لێستادا نوخشە ناسح کە بەڕێزیان قایمخامی هەڵەبجەن ڕاستەوخۆ با ڕێگەی هێڵی تەلەفۆن لەگەڵمانەیە خاتو نخشە سپاس بۆ ئامادەبوونت پێم وابێ بەڕێزت کەمێک تەندروستیت ناساخ بوو بەڵام داواکەمان ڕەت نەکردەوە سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بە شێوەیەکی گشتی بزانم کە ئامادەکاریەکان لە سنووری هەڵەبجە و دەوروبەری چۆن بووە بۆ ئەم شەپۆلی سەرما و بەفرەی کە ڕوویە ناوچەکە کردووە و بە شێوەیەکی گشتی هیچ قوربانیەکی لێکردوتەوە بەهۆی بەفروبارینەکەوە سپاس بۆ بەڕێزت بۆ کەناڵی کورسات کە هەمیشە لەگەڵ هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەیە بۆ بەدواداچوونی ئیشوکارەکان و گواستنەوەی هەواڵەکان بێگومان ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە هەر لە هەفتەی ڕابردووە دەنگیەوە هەبوو کە شەپۆلێکی بەفروباران ڕوو لە ناوچەکە ئاکاوە لە بەحکمیەوەی کە ئێمەش ناوچەیەکی شاخاوی سەرجەم ئامادەکاریەکانمان ئامادە کرد بۆ ئەوەی ئەگەر بەفر ببارێ یاخود باران ببارێ بە تایبەتی ئەو ڕووداوە نەخوازراوانی کە لە پارێزەکانێکی هەرێمی کوردستان ڕوویە ئامادەکاریمان بۆ کردو بەڵام هەندێجار ئامادەکاریەکان لە چاو ئەو لەو چاوەڕوانیان نییە کە ڕوئەیە بۆ نمونە ئەو بەفرەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو باری لە 15 مانگە باشتر بەڵام لە 16 مانگە بەفر و بارانەکە زۆرتر بوو بە تایبەتی لە سەنتەری پارێزگای هەڵەبجە کە تەوەقعەوەمان ناکرێت هەموو بەفرەبارە هەموو ئاشکرایە کە لە چەندین ساڵی ڕابردووە بەفرێکی هاوشێوەی ئەم ساڵ نەباریوە کە ئەمە جێ خۆشحاڵیە بە تایبەتی ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە لەبەرەی وشکە ساڵێکی زۆر ڕووی تێکردوین هەمیشە دوعای نزای ئەوەمانە کرد کە بەفر و بارانێکی زۆر ببارێن خۆشبەختانە بەفر و بارانێکی زۆر باریوە بەپێی ئەو ڕێژەیە کە لە بەردەستی منایە و سیرمان کردووە کە بەڕێوەبەرایەتی گشتی پشتوکاڵی هەڵەبجە بڵاوی کردوتەوە کە ڕێژەی بارانبارین تا ئەمڕۆ لە چاو ساڵی ڕابردووە زۆر جیاوازیە ئەمەش دوو خۆشکەرە وە سەرجەم ئامادەکاریەکانیشمان کردووە تیمەکانی شارەوانی بەرگری فریاکەوتن بەرگری شارستانی و ئاوەدانکردنەوە ڕێگا و بان تەنانەت سێکتەری تەندروستی ئەوە هاتوچۆ پۆلیس و ئاسایش هەموو لە حاڵەتی ئامادە باشیایە بەڵام خۆتان نەزان ئەم ئیشانە بە ئامێرەکرێت لەبەرەوەی تیمەکانی شارەوانی هەم لە سنتەری شارەوە هەم بۆ دەرەوەی شار هەموو لە دوێنێەوە هەتا ئەم لەحظەیەش کە ئێستا قسە لەگەڵ جەنابتانەکەم تۆزە پێش ئێستا کۆمەڵێک لە بنکەی پاسەوانی سنوورمان هەیە وتیان تا ئێستاش لەبەرەوەی شەیش بەفرباریوە دیسان پێویستی بەوە هەیە کە بکرێتەوە واتە ئیشەکەی ئێمە بەردەوامە هەتا باران بەفر هەبێت تیمەکانمان لە ئیشکردن باشە خاتون نوخشە باست لە بوونی ئامێری پێویست کرد بۆ ڕێگاوبانەکان بۆ ئاسانکاری هاوڵاتیان بەپی پێویست ئەو ئامێرانە لە بەردەستان نەوەڵاوی ڕاستی بێ ئامێرمان کەمە ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە بەڵام زۆر احتیمادمان کردتە سەر و کۆمپانیای پاکەرەوەیە کە ئەوانیش هاوکار بوون لەگەڵ ئەوەشا بە دەستخۆشیەوە کۆمەڵێک هاوڵاتی و گەنج کە خۆیان بۆ نمونە ئامێری شۆفڵیان هەبوو یاخود بلدۆزەریان هەبووە هاوکاریان کردین بەبێ بەرامبەر و لەگەڵ ئەوەشان لەسەر فەرمانی جناوی پارێزگار هەر شوێنێک زانین بێتمان پێویستی بجۆرێک لە ئامێر و لای ئێمە دەست ناکەوێت یاخود تیمەکان سەرقاڵی شوێنێکی تە بوون دوێنێ بەکرێ گرتومانە تا ئەو ڕادێژ ڕۆشتین بەڵام وەکوی کە پێویست بێت و
بەشی ناوچەکە بکان نەخێر ئامێرمان کەم و هەندێکشمان هەیە لە کارکەوتووە. باشە بەدەر لە ئامێرەکان کارمەندی پێویست هەیە لە بەردەستا بۆی هاوکاری تیمەکانتان بکەن تیمەکانتان لە کارمەندیان کەمە؟ وڵی کارمەندمان هەیە وەکوتم لەم حاڵەتانەیە جاری وایە کارمەندێکە ئیشی خۆشی نەبێت ئێمە نمونەی دوێنێمانەیە کارمەندمانە بۆ ئیشی خۆی نەبووە کارگەڕی کردووە هاتووە هاوکاری هاوڕێگەی کردو بەڵام بۆ کۆی بڵێ کە میلایکی پارێزگای هەڵەبجە لە هەموو ڕوێکەوە ئەگەر ئێمە باسی چینەوە با بۆ لەوانەیە بەرنامەکە بە 4 بەرنامەش تەواو نەبێ یعنی ئێمە کەمی میلاکمان زۆر هەیە بەڵام خۆشبەختانە دوێنێ تا ئەمڕۆ ئەتوانم بڵێم بە هەوڵی هەموو لایەک سەرجەم سێکتەرەکان و سەرجەم کارمەندانی شارەوانی و ڕێگەوبان و بەرگری شارستانی و تیمی خۆبەخشیش تەنان بەشداری کردووە و هاوڵاتی خۆی بەشداری کردووە ئیشەکان بەڕێستی بەڕێوە. باشە خات و نوخشە ئامادەبوونی جنابەت بە دەرفەتە زانم سەبارەت بە دابشکردنی سوتەمەنی لە ناوچە جیاوازەکانی ئەو سنوورەدا دەستی پێکردووە بە دیاریکراوی لە چ ناوچەیەکدا سوتەمەنی دابشکراوە و توانراوە و لە ڕۆژانی داهاتوودا چی دەکەن بۆ ئەوەی کار ئاسانی و پرۆسەکە بە شێوەیەکی خێرا بەڕێوە بچێت؟ بەڵێ بێگومان ئێمە پڕی پێویستی نەوت بۆ هاوڵاتیان کە ینی هەر خێزانێک بەرمی لە نەوتی پێ بدرێت نزیکەی 7 میلیۆن لیترمان پێویستە لە ساڵی ڕابردووە ئەم پرۆسەیە جێبەجێکرا هەرچەنە کۆمەڵێک ماڵی ناو پارێزگای هەڵەبجەیش تاماون وەدی بگرن خۆتان زان ئەم نەوتە یاخود لە حکوومەتی ناوەندەوەیەت یاخود لە حکوومەت یاریمی کوردستانەوەیە لە ساڵی پارا لە حکوومەتی ناوەندەوە بۆمان هاتوان بڵێم هەر 4 ناحیەکە زۆربەی زۆری سنتەری شاروەریان گرت چەند ماڵێک ماوەتەوە بەڵام ئەم ساڵ ئەو بڕەنەوتی کە هاتدرا بە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانی بەنووسراوێک ئێمە ئاگادار کردەوە سەرەتا پێویستە ناوچە شاخاویەکان بدرێت هەرچەند ئێمە خۆمان لە پرۆسی دابشکردنیش هەر بەو شێوە ئەیین تا ناوچەی شاخایی وەستادێت سنتەری شار پێی نادرێت ئەوە خۆشبەختانە لە هەفتەی ڕابردووە هەر 4 ناحیەکە کە هەر 4یان تقریبەن توانم بڵێم تەوێڵە و بیارە و سیروان و خورماڵ و بەمۆشمان هەیە ئێمە کە ناوچەی شاخاویە ئەیگرێتەوە بنزینیان نەوتیان بەسرا دابش کراوە بە بڕی 55,000 دینار هەر بەرمیلێت و ئەم هەفتەیەش برەنەوتی کەمان پێگا نەوتی سپی بەڵام ئەمەیان نرخەکەی زۆر ینی زۆرترە 90,000 دینارەکە ئەمە تۆ زەختێکە بۆ سەر هاوڵاتیان سنتەری شاری هەڵەبجە دابەش بکەین و ئینشاءڵڵا ئەگەر هەموو گۆژێک نەوتمان بۆ بێت گرفتمان نابێت لە ماوەی 2 هەفتە. خات و نوخشە دەزانم کە جەنابەت کەمێک تەندروستی ناساغا و کاتیشەکەمە بەڵام کاک بەختیار لەلام میوانە کە بە ڕێزیان و تەبێژی هاتوچۆی سلێمانین پێما بێت جەنابیان پرسیارێکیان هەیە کە ئاڕاستەی جەنابتانی بکەن گەر لەسەر هێڵ ببێنیتەوە پرسیارەکەی ئاڕاستەی جەنابتان بکات و وەڵامەکەی لە ئێوە وەربگرێت. بەڵێ کاک بەختیار. وڵی سپاس لە ڕاستیدا وەکو بە سیغەی پرسیار نا بۆ بەڕێز نوخشەخان وەکو تەوزیحێک بۆ بینەری بەڕێز هەم جنابی نوخشەخان و زۆر بەڕێز جنابی پارێزگاری هەڵەبجەی شەید کاکازات هەفتەی ڕابردوو سەردانی بەڕێوەبەرایەتیمانی کرد حەزەکەم ینی ئەمە وەکو هەواڵێکی خۆش بۆ خەڵکی بە شەرەفی هەڵەبجە بەسم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەمیشە لە کۆنتاکت و پەیوەندیەکی بەرداوامین لەگەڵ هاتوچۆی هەڵەبجە لە ڕاستیدامە هیچ منەتێکی تێدا نیە چکە هەموو کورد قەرزاری هەڵەبجە و هەڵەبجەیەکانە لەبەرێ وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی ئەخلاقی وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سێمانی هەفتەی ڕابردوو بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سێمانی 4 ئۆتۆمبیلی دەبڵ ئەکسلی کیلۆمەتر سفر درا بە هاتوچۆی هەڵەبجە هەر لەم هەفتەی ڕابردووە من بەشداری لەم هەفتەیە ببورن بەشداری کۆبوونەوەیەک بووم کە بەڕێزیان فەرمانیان کرد لەوەی کە هاتوچۆی هەڵەبجە نوێنەرێکی ڕسمیان هەبێ بە نووسراوێک بێن ئەوەندەی بکرێت لە ڕووی داراییەوانێ لە ڕووی پێداویستی لە ڕووی قورتاسی و کەلوپەلەوانێ وەکو هاتوچۆی سلێمانی هەماهەنگی و هاوکاری هاتوچۆی هەڵەبجە دەکەین کەوک ئاماژەم پێکرد لە ڕاستیدامە ئەرکە ئەمە هیچ منەتێکی تێدا نیە و دووپات یەکەم هەمومان قەرزاری هەڵەبجە و هەڵەبجەیەکانین لەبەرەوە ئەو بە ڕێزانە شایستە هەموو ڕێز و تەقدیرێکن و خوازیاری لە حکوومەت یاریمی کوردستان هیمەتێکی زیاتر هەوڵێکی زیاتر چکە هەم ناوچەیەکی سارد و شاخاوی ئەوەیەوە هەم پێویستی بە کۆمەک و هاوکاری هەموو لایەکمان. بەڵێ خاتون نوخشە کاک بەختیار باسی لەوە کرد کە 4 ئۆتۆمبیلی دەبڵ ئەکسڵیان بۆ هەڵەبجە دابین کردووە دەمەوێت بزانم کە ئەم ئۆتۆمبیلانە پێداویستیەکانی ئێوە بەپێی پێویست پڕ دەکەنەوە ئۆتۆمبیلەکان بەدەست ئێوە گەشتووە؟ بەڵێ دیارە لە بواری هاتوچۆدا. بەڵێ زۆر سپاسی کاک بەختیارەکەم بۆ ڕوونکردنەوەیە دەستخۆشی لێەکەم بێگومانەمە
شتێکی نەیەکەم جاریانە ئاوا هاوکاری هەڵەبجە بکەن و نەئەخیر جاریشیانە بێت هەمیشە پارێزگای هەڵەبجە و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی سنووری پارێزگای سلێمانی هەمیشە هاوکار و پشتیوانی ئەم پارێزگای ئێمە بوون لەبەر ئێمە پارێزگایەکی پێویستیمان بە هاوکاری و هەماهەنگی کۆمەکی هەموو لایەکەیە و ئەمەی کە بەڕێزیشیان باسیەکات بێگومان زۆر کلێن و کەم و کورتی بۆ ئێمە پڕەکاتەوە لەبەرەوەی هاتوچۆی هەڵەبجە کۆمەڵە گرفتمانەیە کە لەو گرفتانەکەنی ئۆتۆمبیلەکە بە دەستخۆشیەوە دەستخۆشیان لە یەکەم هەم لە بەڕێز لە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی و بەڕێز کاکبەختیاریش و هەموو کارمەند و ئەفسەرەکانیان هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بوون بەڕاستی ئەمە شتێک نییە بڵێن بۆ ئەعلام باسیەکەین بەڵام ئێمە لە واقعە لەگەڵ یانین پارێزگای سلێمانی ئێمە بە پارێزگای دایکی خۆمان دامانناوە هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بوون و هیوادارین بەردەوام بەڵێ خاتون وخشە من سپاس دەکەم بۆ ئەوەی کە لە بەرنامەی تاک میوانمان بووی ماندوو نەبی دووبارە سپاس دەکەین کە بە تەندروستێکی ناساغیشەوە توانیت لەگەڵمانە بیت بڵێ دەگەڕێمەوە لای کاک عەلی کابەڕێزیان وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین بوون دەمەوێت بزانم کە بۆکو بەڕێبەرایەتی کەشناسی هەرێم باسی لێوە کردو ئەم شەپۆلی کەش بەفربارین و سەرمایە بەردەوامی دەبێت تا کۆتایی هەفتە ئامادەکاریەکان چی کراوە بۆ ڕۆژانی داهات و ئێوە ڕێنمایەکانتان چی دەبێت بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەو ناوچانەی کە مەترسی هاتوچۆی لەسرە بەڵێ دیارێ مەک بەڕێبەرایەتی هەمیشە ڕێنمای شوفێرانمان کردووە لە ناوچە شاخاویەکان بە شێوەیەکی زۆر وریاوی بە حەزەرەوە شوفێری بکەن ئێمە وەک تیمەکانمان هەمیشە لە شوێنانی کە پێویستە لە ناوچە شاخاویەکان هەر لە سنووری ئەو بنکانی کە بەفری لێباریوە ستافی هاتوچۆ دەوێت ئامادەباشی هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەم شارەوانی و هەم بەرگری شارستانی و هەر ئەگەرێکی نەخوازراو و هەمیشە ڕێنمایشمانداوە بۆ شوفێران پابند بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن ئەم لەڕێی وەک عەرزم کردن هەم لەڕێی پێیجەوە هەم لەڕێی ئەم ئەفسەری ئێشەگرمان لە ئەو شوێنانە دایم لە هاتوچۆدایە بۆی هەر حاڵەتێکدا بەفری هاوڵاتیان پێوەنیان هێڵی گەرمی بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین 415 ئاسیا سێڵوار و 188 کۆڕە تلیکۆم هەمیشە لەسەر خەتن هاوڵاتیانمان ئاگادار کردو هەر لە هەر ڕووداوێکی نەخوازرا و یاخود لە هەر پێویستیە کە شوفێران پێویستیان بە هاتوچۆ هەبێ و ئاگادارمان بکەنم لەڕێەوە هێڵەوە پێیجی بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕینی شەمیشە ڕێنمایندا و ڕێنماینماندا و ئێمەش لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە لە کاناڵەکانی ڕاگەاندنەوە بەڕاستە و خۆش سەردانی ناوچە گەشتیاریەکانمان کردو ئەو شوێنانی کە خەڵک بۆ گەشتیاری سەردانی دەکەن بە بەستی بەسەبرین کەشێکی خۆل لە وەرزی بەفرباریندا بە تایبەتی ئێستا لە لای قەڵاتزێ لە چێلە یاخود لە سنووری ڕاپەڕین لە شاخی چێوەڕەش یاخود لە شاخی ماکۆک ئێستافەکان هەمیشە چوونە ئەو شوێنانە و بە ئۆتۆمبیل و بەستا پێشی تۆکمەوە بۆ ئەوی هەر لە هەر کاتێکدا هاوڵاتیەک یا هەر شوفێرێک کێشێکی و یاخود گرفتی هاتچۆ دروست بوو ئێمە ڕاستەوخۆ هاوکاریان بکەین. باشە دەمەوێت زۆر بە کورتی کە لە بڕی کاتم کەم ماوە کاک عەلی دەمەوێت بزانم کە هاوڵاتیان تا چەند لەو سنوورەدا پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بوون و تا چەند توانی وتانە ئێوە هەماهەنگیان لەگەڵدا بکەن بۆ ئەوەی وەکو باسی شیلەوە کرد کە هێڵی گەرمتان بۆ داناون تا چەند توانیویان لە ڕێگەی هێڵە گەرمانەوە ئێوە ئاگادار بکەنەوە هەماهەنگیان هەبێ. باز بخوا ببیانی ئەوەی کە هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕووی نەداوە بەهۆی یەکە هیچ ڕووداوێکی هاتوچۆ دیارە شوفێران و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پابەندن بە یاسا ڕێنماکانی هاتوچۆ ئێمەش لەو شوێنانە حازر بوون بۆ هیچ گرفتێکی هاتوچۆ دروست نەبێ هیچ ڕووداوێکی هاتوچۆ دروست نەبێت دیارە ئەوەش هەوڵ و چالاکی کارمەندان ئەفسەر و کارمەندانی هاتوچۆی پێوە دیارە کەس ڕووداوێک ڕوودا و جگەلەوەی کە شوفێران بە شێوەیەکی گشتی پابەند بە یاسا ڕێنماکانی هاتوچۆوە داواژە شوفێران دەکەین لەم وەرزەدا بە تایبەتی لە بەفرباریندا خێرایەکانە بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزێنن چونکە هەمیشە خێرایی دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. باشە هەمان و پرسیاری کاڕاستی نوخشەخان من کرد سەبارەت ببوونی ئامێری پێویست و کارمەندی پێویست لەم کاتەدا بۆ ئێوە بۆ بەڕێبەرایەتی هاتوچۆ لەبەر دەستا هەن بۆ پاکردنەوەی شەقامەکان لە بەفر و لە هەر ڕووداوێکی دیکە لە شەپۆلەکانی سەرما و نزم بوونەوەیان ئەوەی کە پەیوەندی بە هاتوچۆ هەیە بە شێوێژی گشتی زۆر باش نیە کەلپەلەکانمان ڕاستیدا ئۆتۆمبیلمان زۆر نییە بەڵام باشین ینی گرفتمان نەبوو تا ئێستا هەرچەند هەفتەی ڕابردوو 4 ئۆتۆمبیل لە زۆری
دەبڵ ئەسل پیکا بۆماناتەوە هاوکارێکی باش بوو و هیوادارین ئۆتۆمبیلیشی بەدوادا بێ سواز بۆ بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی هەمیشە هاوکارمان بووە و هەمیشە پشتیوانمان بووە ئینشاءالله لەمە دواش هاوکارمان زیاتر ببێت. باشە دەگەڕێمەوە لای کاک عەبدوڕەحمان. کاک عەبدوڕەحمان دەمەوێت بزانم کە لێسادا ئاڵوگۆڕی بازرگانی لەو سنوورەدا بەگشتی لە چۆمان ڕاگیراوە. بەڵێ کاک عەبدوڕەحمان گەرگوێبیستی دەنگی منیت پرسییم کە لێسادا بەهۆی ئەم شەپۆلی بەفربارین و سەرمایەوە ئاڵگۆڕی بازرگانی لەو سنوورەدا ڕاگیراوە. بەڵێ دیارە کاک عەبدوڕەحمان گوێبیستی دەنگی من نییە. کاک بەختیار دەگەڕێمەوە لای جەنابەت. دەمەوێت بزانم کە ئەو پرسیاری کە ئاراسی نوخشەخان و کاک عەلیشم کرد ئامێری پێویست کارمەندی پێویستن بۆ ئەوەی کە شقامەکان پاک بکەنەوە یاخود ڕێنمایەکان کە زۆر جار ڕەنگە چەند تیمێک بەیەکەوە بۆ چەند شوێنێکی جیاواز لە ئەرکدا بن. ئێوە توانیتانە کۆنتڕۆڵی ئەم بابەتانە بکەن، توانیتان بپی پێویست کارمەندی پێویست و ئامێری پێویست دابنین بۆ شوێنی جیاوازەکان. بەگشتی و ئەو کۆوە ڕێزانە ئاماژیان پێکرد هەچ کەس لە سنووری خۆی لە ڕاستیدا و لە شاری سلێمانیش ئێمەم کێشەیەمان هەیە کە ڕاستە ئۆتۆمبیل و ئامێر و پێداویستی و ئالیاتی هاتوچۆی هەیە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی، بەڵام لە قەدەر بەرفراوان بوونی پێگەی جوغرافی شاری سلێمانی و لە قەدەر زیادبوونی ڕێژەی بەکارهێنەری شقام و زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان پێویستمان بە هاوکاریکی زیاترە و ئەوەمان بالات نەچێ ینی سروشتی کارکردن لە پایتەختی ڕۆشنبیری وایە کە ئێمە تەنها خۆپەرستنی تەنها ئیش بۆ خۆمان بکەین. بەڕێوەبەراتی ئەمە هەمیشەوا بووە کە هەوڵمان داوە بەڕێوەبەراتەکانی تریش ئەوەن کە نزیکن لە ئیداری هاتوچۆی سلێمانی دەستی هاوکاری و کۆمک و چکە ژیانی مرۆڤەکان هەمووی بە نرخە خۆ تۆ نابێ هەر کارکەی سلێمانچێتی بکەی بۆمانایە دەبێت بۆ هەموو لایەک کار بکەین. بۆیە بەڵێ ڕاستە ئەو بە ڕێزانش قسەیوانش ڕاستە و ئێمەش پێویستمان بە ئیمکانیەتی تر دەبێت، پێویستمان بە ئامێری ترە، پێویستمان بۆ ئامێرانەیە کە نوێن و بەکەڵکی هەموو وەرزەکان بێن و هەموو کەشوهەوا ناهەموارەکان، بەڵام ئەوەندەی کرابێ ئیدارە و ئیدامەی ئەو کەل و پەلانی کە لەلامان هەیە ینی ئەمە زۆر گرنگە. تۆ با ئەگەر زۆر کەلوپەلی شت هەبێ بەڵام عقڵێکی ئیداریت نەبێ ئیدامەی نەکەی سەرنجام ئەوانە شتێکەشکێن و لە ناوەچن و نابێ مەسلەی بە فیڕۆدان هەبێ بە هەدەردان هەبێ چکە میش بابێکە لە بابەکانی گەندەڵی. بۆیە وەکو هاتوچۆی سلێمانی هەمیشە سیانەیەکی بەردەواممان هەیە بۆ ئامێر و کەرەستە و ئۆتۆمبیلەکانمان و هەمیشە ڕێنمایی شۆفێرەکانمان دەدەین کارمەندەکانمان دەین چۆن بەکاری بێنن. بۆیە بە کۆی گشتی ئەم کارانە دەکرێت توانیمانە ئیداری دۆخەکە بدەین تا ئێستا. باشە دەگەڕێمەوە لای کاک عەبدوڕەحمان. پێم وابێت ئێستا گوێبیستی دەنگی منە کاک عەبدوڕەحمان پرسییم کە لێسادا هاتوچۆی گەشتیاران و مامەڵەی بازرگانی لەو سنوورەدا ڕاگیراوە. بەڵێ هەروەک باسمان کرد لە دوو ڕۆژەی کە ئەو کەش و هەوایە ڕووی لە ناوچەکەمان کردووە بۆ ماوەی 2 ڕۆژە لە ئەمڕۆشەوە هاتوچۆی بازرگانی ڕاوەستاوە، بەڵام هاتوچۆی گەشتیاران بەردەوامی هەیە لە سنوورەکەمان. بۆیە ئێمە بە بەردەوامی چاودێری ڕێگاکان دەکەین و ڕێنمایی بە شۆفێران دەین. بۆ زانیاریشتان ئێستا مەفرێزەیەکمان هی بنکەین حاجی عومەران لە گوندی دەربەند دانەوە تەنها ئەو ئۆتۆمبیلانی دەبڵ ئاکسلن و هەروەها بەرزن بە بێ زینجیر ڕێگا بەوانیش نادرێ بۆ ئەوەی لە ڕێگا پەشیان نەکەوێ بۆ ئەوەی گرفت بۆ هاتوچۆ دروست نەکەن. ئەگەر بێت و تەماشا بکەین تاکتاکە سیارەی کامیۆن بار هەڵگریش کە لە خوارەوە بە سنوورمان تێ ئەپەڕن لە ناوچۆمان ببیندرێن پرسیاری ئەوە بکرێ. ئەوە 2 ڕۆژ پێش ئێستا پێش ئەوەی ئەو شەپۆلە بێ هەندێک لە بار هەڵگرە ئێرانیەکان چوونە بۆ شارەکانی کوردستان بۆ گواستنەوەی بارەکانیان، بەڵام ڕێگەیان پێدرێت تەنها بێن لە نزیک چۆمان گەراجێکی ڕاوەستانی ئەو سیارانە هەیە لەبێ ژیر دەکرێن و ئەو جموجۆڵەکەمەی سیارەی گەورە تەنها هی. بەڵێ کاک عەبدوڕەحمان زۆر سپاس دەکەم. دوا پرسیارم ئاراسی کاک بەختیارەکەم سەبارەت بەوەی کە هیچ هێڵێکی گەرم هەیە کە بۆ لەم ساتەدا تایبەت بێ بە هاوڵاتیان و ئەگەدارتانکەنەوە لە دۆخە نەخوازراوەکان. بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ دەست خۆش بێ. بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کار لەسەر کۆمەڵێک
لانی پەیوەندیکردن کۆنتاکت لەگەڵ هاوڵاتیدا ینی ئێمە بۆ نمونە با سەرەتا لەوە دەست پێ بکەم ئێمە ڕادیۆی ترافیک FM-مان هەیە پێی جوماڵ پڕی هاتوچۆمان هەیە کە خەڵک کۆمنت و مەسج و پرسیارەکانیان داخوازیەکان دانێرەوە کاری لەسەر دەکەین دواتر بەدەر لەوە ژمارە 1970مان هەیە کە ژمارەیەکی فری و بێبەرامبەرە کۆنتترۆلی هاتوچۆی سلێمانیە لادمان نەچێ سنتەری هەماهەنگی لە شاری سلێمانی PGCC بلا ڕاستیدایکێکە لەو سنتەرە هەرە ئەکتیڤ و کارامەکان کە خزمەتی هاوڵاتیان دەکا ئەوانیش هەموو پەیوەندیەکانی هاوڵاتی کە ژمارە 100 دەبوو بوورە کە پەیوەندیەکانی هاوڵاتی داوەخوازیەکانیان کێشە و گرفتەکانیان دەگەێنە لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی و بە تایبەتی هاتوچۆ بۆ ئێمە بەگشتی توانیمانە تا ئێستا زیاترین پەیوەندی هاوڵاتی وەربگرین و زیاترین خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان لە کاک بەختیار سپاس دەکەم کە لە بابەتی سعادیەکە میوانمان بووی مادوونەبی سپاس بۆ هەریەک لە میوانەکانم علی عەبدوڵڵا کە بەڕێزیان و تەبێژی هاتوچۆی ڕاپەڕین بن و لە ڕانیەوە لەگەڵمان بوون هەروەها نوخشەناسعی کە بەڕێزیان قایمقامی هەڵەبجە بوون و لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوون هەروەها مقەدەم عەبدوڕەحمان سوڵتان کە بەڕێزیان بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ بوون یاخود ببوورە چۆمان بوون سپاس بۆ ئێوەش خۆشەویستان کە تا ئێستا بینەرمان بوون.